کاروانێکی شۆڕشکێر بەڕێوەیە و ڕەچەشکێنی هەورازی سەختە. سیویەکی جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە بەڕێوەیە. سڵاو لە پێشمەرگەی کۆمەڵە. سیویەکی جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە ڕۆژی پەیمانبەستن لەگەڵ خەباتی زۆر لێکراوانی کۆمەڵگای کوردستانە لە دژی نظامی شەڕخواز و خوێنڕێژی کۆماری ئیسلامی ئێران. ڕۆژی ڕێزگرتنە لەو خۆشەویستانەی کە لە پێنا و ڕزگاری بەشەریەت و حرمەت و ئازادی و بۆ پێکێنانی کۆمەڵگایەکی بێچین و کۆمەڵگای سۆسیالیستی لە ڕیزی پڕ لە شانازی پێشمەرگەی کۆمەڵەدا گیانیان بەخت کرد. ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە لە ئەو بنەماڵانەی کە ڕۆڵەکانیان لە ڕیزی پێشمەرگەی کۆمەڵەدا گیانیان بەخت کرد و ئێستا کۆمەڵە بۆتە ڕۆڵەی شیرینیان لە پێشمەرگە و لە هاوڕێیانی بەشە جۆراجۆرەکانی تەشکیلاتی ئەلەنی هەڵسوراوان و خەباتکارانی ناوشارەکان و لە هەموو ئەو کەسانەی کە دڵیان بۆ کۆمەڵە لێرەدا پیرۆز بێت. بەرز و بەڕێز بێت یاد و بیرەوەری هەموو گیان بەختکردوانی ڕێگەی ئازادی و سۆسیالیسم. بینەرانی عەزیز، هەروەک ئاگادارن ئێمە هەموو ساڵێک لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە بەم بۆنەوە بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە تەرخان دەکرێت بە سیویەکی جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە و ئەم ساڵیش ئێمە بم بۆنەوە ڕپۆرتاژێک ئامادە کراوەکە لەگەڵ هاوکارانماندا تەلەڤیزیۆن ئامادەمان کردووە لە چەند بەشیش پێک دێت. ئێستاش سەرنجتان ڕادەکێشم، فەرموو بۆ بینینی. عزیزان، لە درێژەی ئەم ڕپۆرتاژەدا لە خزمەت هاوڕێکانی کەرەمپور بەرپرسی نظامی گوردانی شوانین کە لەسەر سیویەکی جۆزەردان قسە و باسی بکەین. هاوڕێکانیم کاتت باش و سیویەکی جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵەتان لێ پیرۆز بێت. گۆنازگیان سڵاو بەخێر بی سەرچاو سڵاوەنێرم بۆ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. دیارە سیویەکی جۆزەردانە ڕۆژێکی پرشکۆیە. لەم ڕۆژەدا منیش تەبریکێژم بە هەموو هاوڕێیانم پێشمەرگە قارەمانەکانی کۆمەڵە و هەروەها درود نێرم بۆ زیندانیانی سیاسی، بۆ هەموو کەسانە کە هەڵگری بیر و باوەری کۆمەڵەدان و یادێکەکەم لە هەموو عزیزانە کە لە 44 ساڵی ڕابردوو لە ناو ڕێزەکانی کۆمەڵە گیانی عزیزیان بەخت کردووە و سەری ڕێز و نەوازشدان وێنم بۆ بنەماڵە خۆراگەرەکانیان. بەڵێ زۆر سپاس هاوڕێکانی خۆتان نزان کە کۆمەڵە یەکەم حزب بووە کە ژنانی وەکو ژنانی پێشمەرگە و وەکو ژنی چەکدار هاوڵگرتە ناو ڕێزی هێزی پێشمەرگەوە. لەلایەن کۆمەڵگا و لەلایەن ئەحزابیشەوە زۆر بربەستی بۆ دروست بووە. ئەو بربەستانە چی بوون؟ چۆن توانیە ئاوا دوای ماوەیەکی کورد ئەو جێگە و پێگەی ژنان لە ناو کۆمەڵگا و حتا ناو خودی حزبیشە ناو کۆمەڵەدا بەرفراوان کات؟ نابێ ئەومان لەبیر بچێکە یەکێک لە گۆرەترین دەستکەوتەکانی کۆمەڵە هەر ئەوەیە کە ژنانی بە شێوەیەکی بەرین هێنا ناو ڕێزی مۆبارزە بەتایبەت مۆبارزە موسەلەحانە. ئەوە کە ئێوەی شارەتان کرد دیارەکە بەتایبەت لەو سەردەمە کێشەگرفتێکی زۆر بووە. ئێمە توانین ئشارەکەم بە چەند کێشە. یەکێکیان خودی کۆماری ئیسلامی بوو کە خەریکی تەبلیغ و پرۆپاگەندا بوو کە کۆمەڵە وەکو ئەبزارێکی جینسی چاو لە ژنانەکە کە ئەمە خۆشبەختانە زۆر زوو ڕوون بووە بۆ خەڵکە نا کۆمەڵە هەرە و قسە و باسە هەرە و بەرنامە هەرە و ئەهداف و ئامانجە کە هەستی کە بەرابەری بینی ژن و پیاوە فەرق نەخستن بینی ژن و پیاوە ئەوە ڕوون بووە بۆ خەڵک بە دڵنیایە و هەرچەند کە لە 44 ساڵی ڕابردوو بە شێوەهایەکی جۆراجۆر بە ئەبزارهایەکی مختلف
هەر خەریکی ئەم پرۆپاگاندایە بەڵام یەکێک لە کێچۆ گرفتەکانی خودی کۆماری ئیسلامی بوو باتەوەجه بۆی کە لە ناو کۆماری ئیسلامیدا ژن جنسی دووەمە ژن کوێلەیە ژن نیوەی پیاوە ژن وەکو ئەبزارێکی جنسی اتفاقاً خودی کۆماری ئیسلامیە کە چاوی لێەکە بۆ خزمەت بە بنەماڵە و شوو ئەوانەوە وەکو کاڵایەک چاوی لێ کردووە ئێمە هەمومان نەزانین لە قەوانینیەوە بگرە لە شریعەتیەوە بگرە لە هەموو شتێکەوە ژن چەندە جایگای ها لە خوارەوە کۆماری ئیسلامی بە شێوەیەکی جۆراجۆرگەرەی بوو ئەمە بخاتە سەر کۆمەڵەکە بە خوشحاڵیەوە پوچەڵ بووە یەکێک لە گرفتەکانی تری بۆ ئەم کارە سنەتایەکی دواکەوتوو بوو کە لە ناو کۆمەلگا بوو ئێمە زانین بەتایبەت لەو سەردەمە کۆمەلگای ئێمە سنەتی بوو و دواکەوتوانە بیریانە کردەوە هەر ئەو تەبلیغاتە کە کۆماری ئیسلامیە کردووە سیستمهایەکی پێشوو لە توولی قەرنهای مختلف کردیە ئێستاش دامەنگیری فکر و بۆچوونی خەڵکی لە ناو ئێمەدا بوو بەڵام کۆمەڵە هەر مقاومەتی کرد ئەو سنەتیەشکان ژنان کە تا بەر لەوە لە ناو ماڵا بوون و هەقیان نەبوو بێنە دەرەوە کۆمەڵە حتا بەر لەوە ژنان هەقیان نەبوو بێنە مزگەوتەکە ئێستا ژنانە چوانە سەر مێنبەری مزگەوتەکان و سوخەنڕانیانەکەەوە خەڵکیان ئاگاهە کردەوە و بە عملکرد کۆمەڵە نیشانیدا کە هەڵگری فکرێکی جیاوازە فکرێکی زۆر زۆر مرۆڤانە و ئینسانیە و نیشانیدا کە چۆن ژنان عمەڵە نەتوانن لە هەموو بوارێکە کۆمەڵایەتی سیاسی نظامی پا بە پای پیاوان و خۆشبەختانە لە زۆر شوێنێکە زیاتر لە پیاوان کار بکەن و ئەمەڵ بکەن سنەت وەکو ئەبزارێک بوو بەدەستی سیستەمە و ئەزانین کە لە توولی تاریخی هەر وەکو ئەبزارێک استفادەی لێ کردووە یەکێک لە ئەبزارەکان تر کە هەر وەکو سنەت استفادەی لێ کردووە پیاو سالاری بووە باڵێکی بەهێزی سیستم بەتایبەت سیستمی سەرمایەداری و باڵێکی بەهێزتری کۆماری ئیسلامی کە لە توولی 44 ساڵی ڕابردوو بە ئیمتیازدانی بە ناحەق بە پیاوان ئەم باڵە خەریکی بووە بەهێزی کردووە کە دواتر ئیشارەکەم کە خۆشبەختانە ئێستاج ئەو پیاو سالاری هێزی خۆی لەدەستداوە پیاو سالاری لە ناو کۆمەلگا لە ناو بنەماڵە پیاوانی بنەماڵە پێیان خۆش نەبوو ژنانی بنەماڵەی خۆیان بێنە ناو ڕێزێک ناو مبارزەیەک ناو خەتێک شان بەشانی پیاوان بن ئەوە هەر ئەو پیاو سالاریە لە ناو حیزبی چابوو کە پیاوەکان پێیان خۆش نەبوو کە لە پاڵی ژنانە مبارزە بکەن ئێستای چەر هەیە من نایژم نەوەکو ئەو سەردەمە خۆشبەختانە بەڵام ئێستاج ئەوە بیر و بوچوونێکە کە نەتەنیا لە ناو کۆمەڵە لە ناو ئەحزابی تریچا هەیە زعیفە بەڵام ماوەوە ئێمە ڕۆژانە خەریکی مبارزەکەین لەگەڵ بیر و بوچوونەکە کۆماری ئیسلامی و بە ئەبزارهایەکی جۆراجۆر قدرەتی داوە پێ لە توولی 44 ساڵی ڕابردووە ئەم سێ هۆکارە بوو کە نێهێشت ژنان بەو شێوە کە ئەبێ بێنە ناو ڕیزی مبارزەوە ئێستاش ئەمە بینین خۆشبەختانە لە کاتێکا کە شۆڕشی ژینا دەستی پێ کردووە ئەوەڵەن بە مەرگی ژینا کە ژنێک بوو دووەمان لەسەر جەرەقەکەی لەسەر حیجابی ئیجباری بوو حیجابی زۆرە ملی کە 44 ساڵە کۆماری ئیسلامی وەکو سەنگەرێکی زۆر ڕیشەی سەرەکی حیفزی کردووە بە شێوەیەکی جۆراجۆر خۆی ئێژێکە یەکێک لە سەنگەرەکان یەکێک لە خاکریزەکانی مهمی ئێمەوە نابێت لە دەستی بێن ئەگەر لە دەستی بین سەنگەرهایەکی بعدی زۆر بە ئاسانی لە دەسەدەین هەموو ئەوانە نیشانیدا کە ئێستا ژن ئێمە لە نۆمانگی ڕابردووە بینیمانەکە ئێستا ژن ئیتر هەموو بەرنامەکانی 44 ساڵی ڕابردووی کۆماری ئیسلامی زۆر بە ئاسانی پوچەڵ کردووە ژن لە ڕێزی ئەوڵە لە سەفی ئەوڵە بۆ مبارزە ژنانی ئێران و ژنانی کوردستان دەنگیان گەیشت بە هەموو دنیا بە پارلەمانەکان بە شەقامە گۆرەکان بە هەموو دنیا کە ئێمە چنێ بوێرین بە تایبەت ژنانی کوردستان کە پێچینەی مبارزاتیان هەیە و ڕۆڵەکانیان براکانیان ئازیزەکانیان و حتا خۆیان خۆشکەکانیان لە ناو ڕێزەکانی ئەحزابی جۆراوجۆر بە تایبەت کۆمەڵە بوونیان هەیە
بوون و ئێستایش هەن و ئەمساڵی من و تو درێژەدەری ڕێگەی ئەو کەسانین کە لە ساڵی 62 ڕسمەن و ئەلەنەن وەکو پۆلێک لە ژنان پێوەست بوون بە ڕیزەکانی کۆمەڵە و ئێستا ئەو سنەتانە کە کۆماری ئیسلامی لە توولی ئەم تاریخی استفادەی لێ کردووە و ئەو پیاو سالاریە کە ڕۆژانە تەقویەتی کردووە زۆر زۆر زەعیف بووە. ئێمە لە شۆڕشی ژینا ئەوەمانە بینی ئێستا بنەماڵەکان زۆر پێیان خۆشە کە کچێک لە ناو بنەماڵەیانە پێشمەرگە بێت. ئێستا ئفتخارەکەن کە کچێک بەتایبەت ئەسلحەی کۆمەڵە بەشانیەوە بێت. ئێستا ئفتخارەکەن بە ئفتخار و ئێژن کە ئەوە ئێمە فڵانە کچمان ئێستا خۆشکمان بێ، خۆشکەزامان بێ، برازامان بێ، پێشمەرگەیە و خەریکی خەباتەکە و هیوای داهاتووی ئێمەیە، هیوای داهاتووی کوردستانە و بە دڵنیاییەوە ئەمە زیاترە بێ و بەتایبەت ئەم سیڤیەکی جۆزەردانە بۆ تەشکیلاتی ئێمە بێ متفاوت بێ لە مابەقی ساڵانی پێشوو، چۆن ئێمە خەریکین ئەگەین بە ئامانجەکانمان. ئەوە فقط قسەیەک نییە کە ئێمە لە میدیاکانمان باسیکەین، ئێمە ئەمەڵەن ئەوەمانە لە ناو کۆمەلگادا بینیە کە ئامانجێک کە کۆمەڵە هەر لە سەرەتاوە بووی ئازادی بۆ ژنان، بەرابەری بینی ژن و پیا و ئێمە خەریکین ئەمەڵەن لە ناو کۆمەلگاوە بینین و بە نەزەری من بەشێکی زۆری بەتایبەت لە کوردستان حاصڵی مقاومەت و مۆبارزەی 9 ساڵ خەباتی نهێنی و 44 ساڵ خەباتی ئاشکرای کۆمەڵەیە و من پێم وایە هەموو ئەو کەسانە کە هەڵگری بیر و بوچۆنی کۆمەڵن و هەموو ئەو پێشمەرگە قارەمانانە کە ئێستاش لە ناو ڕێزەکانی کۆمەڵان ئەم سیڤیەکی جۆزەردانە بێ زۆر زۆر پتەوتر پۆڵایینتر پێمان نوێکەنەوە کە تاگەیشتن بە ئامانجە بەرزەکانمان، تاگەیشتن بە ئامانجە ئینسانیەکانمان حتا بۆ چرکە ساتێکی ڕانەوەستن. و پێچم خۆشە یادێکم لە هاوڕێ سعیدی موعینی وەکو ئەو بەڵێن پێشمەرگەی گیان پەخت کردووی ناو ڕێزەکانی کۆمەڵە کە وە لێرەوە بێژم کە پێشمەرگەکانی کۆمەڵە ئۆلگویان هاوڕێ سعیدی موعینی بووە کاتێک کە 18 مانگ لە زیندانی ساواک بوو زۆر زۆر گوێرانە مقاومەتی کرد و مەئمورانی ساواکی بە چۆک داناوە دوای 18 مانگ لێوی باز نەکرد وەچ کۆلەتەرین ڕازی ئاشکرا نەکرد و هەموو پێشمەرگەکانی کۆمەڵە هاوڕێ سعیدی موعینی ناسراو بە خانەیان کردووە بە ئولگوی خۆیان و وەکو ئەو سەربەرزانە خەریکن مقاومەتەکەن و هیوادارم لە داهاتوویەکی زۆر زۆر نزیکدا ئێمە شاهیدی ڕۆخانی کۆماری ئیسلامی بین و بنیادنانی حکوومەتێک بە دوور لە هەر چەشنە ستەم و نابەرابەریەک. بەڵێ زۆر سپاس هاوڕێکانی بۆ ئامادەبوونت. سپاس بۆ ئێوە و سپاس بۆ بینەرانی خۆشەویست. زۆر سپاس. بەڵێ عزیزان هەروەکو لە پێشەکیەکە باسمان کرد ئێستا لە خزمەتی هاوڕێیانی گوردانی شوانین لە شەق بۆی کە بزانین ئەم هاوڕێیانە بیرۆڕایان چیە لەسەر ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵا واتە سیویەکی جۆزەردان. هاوڕێیان ئەم کاتتان باش و ماندوو نەبن، خۆشحاڵین کە لەم کۆڕەوە یەکە و دانیشتین و لەسەر ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵا قسە و باسێکەکەی. هەر کامێکتان پێتان خۆشە پەیام و ڕاو بۆچوونی خۆتان لەسەر سیویەکی جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵا باسکە. سیویەکی جۆزردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵا پیرۆز بێت. هەروەها سیویەکی جۆزردان ڕۆژی شەهیدبوونی کا سەعید موعینی ناسراو بە کاخانە لەسەر جەم ئەندام و کادر و لایەنگەر و پێشمەرگە قارمانانی کۆمەڵا پیرۆز بێت. پیرۆز بێ سیویەکی جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵا لە توا هاوڕێیانی عزیزم لە بنەماڵی گیانبەختکردوانی کۆمەڵا پیرۆز بێت. بە خێراتنی هاوڕێیانی تەلەڤیزیۆنەکەم بۆ گوردانی شوان بەخێر بێن سەرسەر و سەرچاو.
پێشەم شتێک سڵاو پێزانینمان هەیە بۆ هەموو بنەماڵی گیانبەختکردوان زیندانیانی سیاسی خەڵکی تێکەڵشەری کوردستان و هەموو گەلانیێران. سیویەکی جۆزەردان ڕۆژی گیانبەختکردنی یەکەمی پێشمەرگەی کۆمەڵان، یەکێک لە کۆڵایترین ورەکانی پێشمەرگایەتی کاک سەعید معینی ناسراو بە خانە. ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە لە هەموو هاوڕێیانی کۆمەڵە و لە تەواوی کادر و ئەندامانی تەشکیلات و هەموو خەڵکی کوردستان و بنەماڵەی شەهیدان پیرۆز بێت. سەرەتا بە خێراتنی هاوڕێیانی تەلەڤیزیۆنەکەم بەخێر بێن سەر چاو پیرۆزبایی سیویەکی جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە و هەروەها یادێکەکەین لە هاوڕێی گیانبەختکردو کاکخانەی معینی لە هەموو بنەماڵەی زیندانیان و بنەماڵەی شەهیدان و هەموو خەڵکی گەلانی ئێران وە کوردستان پیرۆزبایی سیویەکی جۆزەردانەکەم پیرۆز بێت لە هەموو پێشمەرگەکانی کۆمەڵە. منیش بە نۆبەتی خۆم ڕۆژی سیویەکی جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە پیرۆزبایەکەم لە هەموو هاوڕێیانم و هەروەها سڵاوێکی تایبەتە نێرم بۆ بنەماڵەی گیانبەختکردوانی پێشمەرگەی کۆمەڵە. پیرۆز بە سیویەکی جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە و یادێکەکەین لە هاوڕێی گیانبەختکردومان کاکخانەی معینی کە لەم ڕۆژەدا گیانی عەزیزی بەخت کرد. لجربكو لجرما